لەگەڵ دکتۆر ئاراس خۆشناو سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی کە میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر با ئەوها دەست پێ بکەین بە ئامادەبوونی بەرچاوێکی ئەمریکا بە بەشداری سەرکردەکانی G7 بە ئامادەبوونی سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ئۆرسولا ڤۆندەرلاین بە ئامادەبوونی نوێنەرانی ئابوووریە گەورەکانی جیهان و تازە پێگەشتوەکانیش ئەمێ بڵێم لەناو ئەم دیمەنە نێودەوڵەتیە گرنگی بەشداری هەرێمی کوردستان و بە تایبەت سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە کۆڕبەندی جیهانی داڤۆس چییە؟ وەک لە راپۆرتەکەی جەنابتان و پەیامێریشتان هەندێک شتی باس کرد بەگشتی بەنسبەت ئێمە داڤۆس گرنگترین کۆڕبەندی نەک تەنها ئابووری بگرە سیاسیش ئەوڕۆکە لە جیهاندا بەوەی کە باستان کرد لە بەشداری زۆری سەرۆک و سەرۆک حکوومەتەکان کە ئەو ساڵ 65 سەرۆکی دەوڵەت و حکوومەت بەشدار دەبێتن و هەروەها زیاتر لە 3000 لە بڕیاردەران جا لە سیاسەکان و خاوەنکارەکان و تایبەتمەندەکان بوونی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پێنجەمین جار لە داڤۆسدا گرنگی تایبەتەکە لێرەدایە ئەو جارە کە جەنابی سەرۆکی حکوومەت بەشدار دەبێت بۆ ساڵی سێمە کە ماڵی کوردستان لە داڤۆس هەیە ماڵی کوردستان بۆتە پێگەیەک بۆ ئەوەی جگەل لە دیدارە سیاسیەکان و ئابوووریەکانی کە جەنابیان ئەنجامی داتن لە هەمان کاتیشدا دەرفەتێکە بۆ ئەوەی کە ئەوە بەرهێنەرەکانی خۆمان خاوەنکارەکانی ئێمە لەوێدا ڕاستەوخۆ لەگەڵ خاوەنکار و خەڵکەکانی کە لە هەموو جیهاندا مامەڵە بکەن لەبیر نەکەین کە ئەوە پەیامێکی زۆر گەورەیە کە جەنابی سەرۆکی حکوومەت بەخۆی ئامادە دەبێتن لەگەڵ بۆ بەرهێنەرەکانی ئێمە لەگەڵ بزن زمانەکانی ئێمە کە پەیامێکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ هەموو وڵاتان بۆ هەموو وەبەرهێنەران بۆ هەموو بزن زمانانی جیهان کە ئێمە لە هەرێمی کوردستاندا پشتگیری وەبەرهێنان پشتگیری و ئاسانکاری دەکەین بۆ هەموو بەرهێنەرێکی دەرەوە بۆیە پەیامە گەورەکە ئەوەیە تایتڵەکە کە ئێمە وەک هەرێمی کوردستان لە قۆناغێکین وەک لە تایتڵی ئەو جارەی کە بابەتی داڤۆسەوەی کە ڕۆحی گفتوگۆیە بەڕاستی جیهان ئێستادا دەتوانم بڵێم چەندین ساڵە لە بارودۆخێکی وا خراپ نەبووە چەندین ئالەنگری گەورە تەحەدای گەورە یەکەمیان ناجێگیری سیاسی و بابەتە عەسکەریەکان بابەتە ئابوووریەکان خەریکە بە ئاراستەیەکدا دەچێتن بە تایبەتی بڕیارەکانی سەرۆک ترامپ و شێوازی مامەڵەکردنی نوێی سیاسەتی ئەمریکا و کەش و هەوا مەسەلەی AI هەموو ئەوانە یەک لە یەک گرنگترن بوونی ئێمە هەرێمی کوردستان لەوێوە بە حزوری جەنابی سەرۆکی حکوومەت بۆ ئێمە کە بزانین ئێمە لە هەرێمی کوردستاندا لەگەڵ با بڵێن مەسیرەی پێشکەوتنەکانی جیهاندا بەشدارین. دکتۆر بۆ خۆتان دەزانن کە ئابووری و سیاسەت دوو دوانەی لێکدانەوڕاون دروستە ئەم کۆڕبەندێکی گەورەی جیهانیە تایبەت بە ئابووری بەڵام بوونی ئەو کۆبوونەوانەی کە لە پەراوێزی ئەم کۆڕبەندە ئەنجامەدرێت چ کاریگەریەکی لەسەر سیاسەتی هەرێمی کوردستانە بێت و چۆن نەتوانێت هەرێمی کوردستان دەرفەت وەربگرێت لە کاتی ئەو کۆبوونەوانەی کە لە پەراوێزە ئەنجامەدرێت بۆ هەرێمی کوردستان چ گرنگێکی هەیە؟ باسم کرد لە سەرەتادا داڤۆس تەنها کۆڕبەندێکی ئابووری نییە بەگرا کۆڕبەندێکی سیاسی و دیپلۆماسی زۆر بەهێزیشە ئەوە ژێرە زانیارەکانی ئەوەی من هەمە جەنابی سەرۆکی حکوومەت لەوانەیە لە نزیکەی زیاتر لە 20 دیداری گرنگی دەبێت لە ئاستی سەرۆک و کەسی یەکەمیشاندەکانی وڵاتەکان و لەگەر مەجموعەیەکی زیاتریش لە گەورە کۆمپانیەکانی دنیادا دادەنیشێتن جا خۆی ئەو دانیشتانە لە یەک کاتدا لە یەک شوێندا تۆ بزانە ئەگەر بە زمانێکی سادەتر قسە بکەین ئەگەر جەنابی سەرۆکی حکوومەت بیهێوێتن سەردانی چەند وڵاتێک و چەند کەسێک بکاتن و چەند دیدارێک بکاتن لەوانەیە پێویستی بە 2-3 مانگ کە بێتن تاوەکو بتوانین ئەو ژمارێکە تەنها لە خلالی ئەو 72 ساعاتە لە داڤۆسدایان بینیتن ئەو لەلایەک هی دووەمیان ئەوانەی کە دێن دایمن وایە لە سروشتی داڤۆس وایە زۆربەی کۆڕبەندەکانیش بەڵام داڤۆس بە تایبەت سروشتێکی هەیە ڕاستە بڕیارەکان کە لێوە دەردەچن یاخود تەوسیاتەکان کە لێوە دەردەچن شتی مولزەم نین بەڵام دواترێ وڵاتان و ئەوانەی پێ دەڵێن دروستکەری بڕیار و بڕیاردەرەکان لەوێندەرە بەشدارن دوای ئەوانش سوپایەکی گەورە لە بزنسمان و بەرهێنەکان لەوێن و خەڵکی ئەکادمی و پسپۆرش لەوێ و خەڵکی
با بڵێن ئەوەی ئەمە پێڵێن ئەنترپرینێرس یاخود دەست پێشخەر یاخود پێشەنگی کارەکانی شەون بەشدارن کۆبوونەوەی هەموو ئەوانە لە یەک شوێندا بەیەکەوە دەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە کارەکان خراپتر بێتن و بوو باسم کردی دارەکانی جەنابی سەرۆکی حکوومەت بەشی هەرە زۆری ئەو جارەی تەرکیز لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان ژینگەی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەقامگیری ئەمنیەوە لە ڕووی ئەوەی کە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لەوە بەرهێنان دەکاتن لە ڕووی ئەوەی ئەو داتایانەی کە ئەو چەند ساڵی ڕابردوو بە شێوەیەکی گشتی سەرباری هەموو ئاڵنگەرەکان بەڵام کوردستان توانێتی بەردەوام بێ وە پرۆسەی ئاوەدانکردنەوە و بەرەو پێشچوون و زیاترکردنی و هەمەچەشنکردنی زۆرەکاندا زیاد بوو ئەوە دەخرێتە ڕوو لەوێندەرە هەموو و دەرفەتێک چ بۆ ئەوەی کە زیاترین و بەرهێنەری بیانی هەوڵ بدەین بۆ هەرێمی کوردستان بێت. بەڵێ دکتۆر 20 وەبەرهێنەری کەرتی تایبەت یاوەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەکەند و لە کۆڕبەندی داڤۆس بەشدارن ئەمە تا چەند دەرگا ئەکاتەوە هەم بۆ وەبەرهێنەرەکانی خۆمان لە هەرێمی کوردستان و هەم بۆ ئەو وەبەرهێنەرانی کە وەبەرهێنەرانی بیانین و لەوێ ئاشنا دەبن بە وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان و دەرگای وەبەرهێنان بەڕووی هەرێمی کوردستان زیاترەکرێتەوە. خانمەکەم یەک لە جۆرەکانی کە وەبەرهێنان لە دنیادا زۆر باوە ئەوش پێ دەڵێن جوینت ڤێنچەر واتە شەراکەت لە نێوان وەبەرهێنەرێکی ناوخۆی و وەبەرهێنەرێکی دەرەچی بەڕاستی من لە هەرێمی کوردستان هەندێکمان هەیە بەڵام تا ئێستاکە لەو ئاستەنێ بەجێری ئەو ئامارانێک کە لە ئێمەدایە و لە دەستی وەبەرهێنان دەدەچێت یەک لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەجێرەی پلانی استراتیژی خۆشی ئەوەیە هاندانی زیاتری وەبەرهێنانی دەرەچیە و هەروەها وەبەرهێنانی ئەوەی پێ دەڵێن مشتەرەک یاخود تێکەڵ یاخود هاوبەش بۆیە لە داڤۆس ئێستا دەرفەتێکی باش دەبێتن بۆ وەبەرهێنەران و بزنسمانانی کوردستان کە لەوێن خەڵکێک لە وجودی جەنابی سەرۆکی حکوومەت لە پشتیان فەرمون وەرن با بەیەکەوە لە هەرێمی کوردستاندا ئێمە ئامادەین کە پرۆژەی هاوبەش بکەین سوود لە تەکنۆلۆژیا و شارەزایی و بەرەوپێشچوونی ئەو کۆمپانیان وەربژێتن لەگەڵ تواناکانی وەبەرهێنەرەکان و بزنسمانەکانی کوردستان کە دەتوانم بڵێم ئەوڕۆکە بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی بەرچاو لە وەبەرهێنەر و بزنسمانەکانی خۆمان لە هەرێمی کوردستان گەیشتنە ئاستێک ستاندەراتی کۆمەڵێک لە کۆمپانیای نێودەوڵەتەکان لەگەڵیان دەگونجێت پێشتر بەداخەوە لەوانە ئاستی بەشێکی زۆری وەبەرهێنەر و کۆمپانیەکانی ئێمە لەو ئاستە ستاندەرەتە نەبوو کە تو کۆمپانیایەکی گەورەی وەبەرهێنانی بیانی بێتەلات ئەوڕۆ ئەوە تەتەوڕێکی باشەیە سیاسەتەکانی حکوومەت تەوڕێکی باشێت تەمان لەبیر نەکەین ئالەنگەرەکانی سیاسی و جارێکی دەڵام ئەسکەری و ئەمنی دیسان لەمپەرێکە بەڵام بوونی جەنابی سەرۆکی حکوومەت و شیکردنەوەی ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستاندا هەر دەم فاکتەری سەقامگیری بوونەوە هەرێمی کوردستان ئەوەی لە هەرێمی کوردستان کاری کردیە لە وەبەرهێنەرەکانی بیانی سودمەند بووە و پارێزراوە هەم بە یاسا پارێزراوە هەم بە سیاسەتی فەلسفەی اقتصادی هەرێمی کوردستانیش پارێزراو دەبێت. باش دکتۆر ئاراس دەیان پسپۆری بواری تەکنۆلۆژی و ژیری دەستکرد لە داڤۆس بەشدارن و ئەوەشی کە دەزانین تایبەت بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی هەوڵی خۆی داوە بۆ ئەوەی کە حکوومەتێکی دیجیتاڵیمان هەبێت و زیاتر تەکنۆلۆژیا بینینە ناو کاروباری هەروەها دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە تا چەند گرنگە کە دەرگای پێشکەوتن وەکو ئەو چرخێکە لە جیهانێکی پێشکەوتو هەیە لە هەرێمی کوردستانیش ئەو چرخە ڕەوڕەوەی خۆی وەربگرێت تا چەند ئێمە گرنگە بەشداریکردنی هەرێمی کوردستان لەم ڕەهەندوو لەم دەرگایەشەوە. بابەتی AI و دیجیتاڵایزیشن بۆتە ئەمرێکی مەحتوم هیچ مەزایەتە نەما ئێستا ئەمە دەبێت قۆناغێک ڕەتدێن لەبیر نەکەین ئێستا ئێمە کە بەرەو حکوومەتی ئەلکترۆنیکی خەریکە زۆر هەنگاوەکان تاوا دەکەن بەڵام دنیا گەیشتە حکوومەتی زیرەک بەتایبەتی باسی ئیمارات و دوبەی و کۆمەڵێک لە وڵاتەکانی کە دەکەین بۆیە ئێمە دەبێت لەو باسم کرد لە سەرەتادا لەو ڕێڕەوە لەو مەسیرە دوانەکەوین من بە هەر بۆ خۆشی وەڵڵاهی دوێنێ شتێک دڵخۆشی کردم من بە ئیشێکی تایبەت لە دەرەوە بووم لە ئیمارات بووم دوێنێ کە گەڕام و دوێنێ ئێوارە هەندێک کۆمپانیای چینیم دیتن خەڵکێک داویست بێن وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن و کۆمپانیای گەورە بوون هەروە پرسیان بۆ ئەوەی بیزا و شتووە چۆن دێنە کوردستانەوە من پەیوەندێکم بە وەزارەت ناوخۆ کرد برای بەڕێزم دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری گشت و دکتۆر وتی پێویست بە هیچ ناکات مادام ئەوەن ئێمە ئەپلیکیشنێکمان هەیە وڵاتەکانی گروپی ئەی کە چینیشی تێدایە هەر بۆ خۆی دەچێتە سەرێ و یەکسەر لینکێکە پڕ دەکاتەوە ویزای ئەلکترۆنی بە خلالی چەند دقەیەک چەند ساعتێک بۆ دەرستن کە ئەوەم پێ گوتم فعلەن کردیان هەر ڕاستە بووە هۆکارێک بۆی بڕن چۆن وتم وەڵڵاهی منیش دەزانم هەبوو بەڵام بەکارم نهێنا ئەوە زێ دڵخۆشێکت لە حکوومەتی هەرێمی کوردستان فەرموو ئەو میوانانەوە زام ئەوڕۆ دەگەنە هەرێمی کوردستان ڕاستە خۆ کە دوێنێ باڵێن پێرە لەوێوان پڕ کرد و یەکسەر هاتیشن بۆیە تو دنیا ئەوەیە تو یەک لە شتەکان چەند دەتوانانی بە ئاسانی بگاتە ئەو وڵاتە و مەسەلەی دیجیتاڵایزیشن
یەک لە بابەتەکانی ئێمە کە دەمانەوێتن هەم بۆ پەرپێدان و چاکسازەکان هەم بۆ مەسلەی شەفافیت هەم بۆ نەهێشتنی گەندەڵیە ئەو لەلایەکدا لەلایەکی تردا بابەتێکی زۆر گرنگ کە باسی ئای دەکەین ئێمە ئێستا خانمەکەم ئێستا بەرەو چەرخێک دەچین کە هەموو ئەشرەکان ئەوێ 2030 ئەو چەرخە دەبێتەوە تروپچی ئەوش ئەوێ چەرخی جارێککە پێی دەگوتێتن هزریان عقلی بەشەری بۆ یەک لە ئەگەسیرکە لە ئاماجەکانی یاخۆ لە دروست مەسەرەکانی ئەو کۆربەندە ئەو جارەیە چۆن زیاتر گرنگی بە هزر و فکر و عقلی مرۆڤەکان دێنەوە خەریکە ماوەیەکە مرۆڤەکان بە شێوازێکن ئێمە هەموو بەکارهێنەری تەکنۆلۆژیان وا لێ دەتن بەشێک لە هزر لەبیر کرایە بەڵام بۆ ئەوەی ئەو پێشکەوتنانی کە لای ئای و لە دیجیتاڵایزیشن و لە بواری کار ئەلکترۆنیەکان کە زۆر خێرایە بەڵام دەبێت مرۆڤەکانیش لێرە بەولاو لەو زیرەکتر بن بۆیە چەرخێککە هەیە بەرەو ئەوە دەچین ئێمەش لە هەرێمی کوردستان دەبێت بەشدار بێنەوە و ئیش لەسەرەوە بکەین و بەرهێنەرەکانی خۆمان لە عقلی مرۆڤەکانمان بکەین لە هەموو وەبەرهێنانێک باشتر دەبێت. بەڵێ سپاس دەکەین دکتۆر ئاراس خۆشناو سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی میوانی کوردستان 24 بیت.